خۆشەویستان مسلمانانی بەڕێز و خۆشەویست بە یارمەتی و پشتیوانی خوای پەروەردگار ئەمڕۆ دەچینە سەر باسێکی زۆر گرنگ لەو باسانەی کە هەمومان مەگە کەسێکمان خوا ڕەگەورە ڕەحمی لێ کردی بێ کەم تەرخەمی تێدایە. بێگومان ئەم کردارە کە باسی دەکەین هۆکارێکە بەویستی خوای گەورە بۆ بەختەوەری ئادەمی زادەکان، بۆ ئەوەی کە لە دنیا و لە قیامەت بەختەوەر بی، سەربەرز بی، سەرفراز بی، براوە بی، لە ڕیزی ئەو کەسانە بی کە بەختەوەرن و قیامەتێکی باشیان هەیە. بێگومان ئێمە شایەتمان دەهێنین دەڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، شایەتی ئەدەین هیچ خوایەک نییە، هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێت، کەواتە عیبادەتەکان دەبێت تەنها بۆ ئەڵڵا بکەین، بۆ خوای گەورە بە تەنها ئەنجامی بدەین. و کاتێکیش دەڵێن و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله صلى الله عليه وسلم، شایەتی ئەدەین کە محەممەد صلى الله عليه وسلم بەندەی خوایە و پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم، ئەبێ شوێنی سونەتەکانی پێغەمبەری خوا بکەوین صلى الله عليه وسلم، چونکە ئێمە شایەتی ئەدەین کە ئەو نێرەراوی خوای گەورەیە. ئەی کەسێکیش کە نێرەراوی خوای گەورە بێ صلى الله عليه وسلم کە محەممەدە صلى الله عليه وسلم، ئەبێ شوێنی بکەوین. بۆیە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هۆکارێکە بۆ براوەی و بەختەوەری دنیا و قیامەتمان. پێمان خۆش بوو ئەمڕۆ بە یارمەتی خوای گەورە باسی سونەتەکان بکەین، نوێژە سونەتەکان، چونکە بێگومان بە ئەنجامدانی نوێژی سونەت و بە ئەنجامدانی نوێژە سونەتەکان و سونەتەکانی تریش ئەوەی کە سونەتی پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم لە خوای گەورە نزیک دەبینەوە. لە حەدیثێکی قودسیە هاتووە خوای گەورە دەفەرمێت وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه، رواه البخاري. خوای گەورە دەفەرمێ بەندەکانم بە بەردەوامی بە جێبەجێکردن و تەطبیقکردنی سونەت لە من نزیک دەبنەوە هەتا خۆشیانم دەوێ. جا هەر کەسێ پێی خۆشە خوای گەورە خۆشی بوێت با لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم، با نوێژە سونەتەکانی بکە، با هەموو سونەتەکان جێبەجێ بکە، چونکە هەتا زیاتر سونەت جێبەجێ بکات زیاتر لە خوای گەورە نزیک دەبێتەوە، ئەبێتە خۆشەویستی خوای گەورە. کەواتە ئەمە فەزڵێکی زۆر گەورەیە بۆ سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، بە جێبەجێکردن و تەطبیقکردنیان هەم لە خوای گەورە نزیک دەبیتەوە، هەم دەبیتە خۆشەویستی خوای گەورە. و پێغەمبەری خوایش دەفەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 2407 دەفەرمێ والله لا يلقي الله حبيبه في النار، ئەوەی لەسەر سونەت بێ خوای گەورە خۆشی دەوێ. خۆشەویستی خوایش دەفەرمێ صلى الله عليه وسلم والله سوێن بەخوا خوای گەورە خۆشەویستی خۆی فڕێ ناداتە ناو ئاگری دۆزەخەوە. جاگە پێت خۆشە لە خوا نزیک بی، خۆشەویستی خوای گەورە بی، ئەگەر پێت خۆشە لە ئاگری جەهەنم بە دوور بی، سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جێبەجێ بکە، ئەو کاتە بەختەوەر دەبی بە ئیزنی خوای گەورە. کەواتە هەم بەختەوەر تەکا و هەم لە ئاگری دۆزەخیش ڕزگار تەکا، چونکە خۆشەویستانی خوا فڕێ نادرێ ناو ئاگری دۆزەخەوە. ئینسان بە بیدعە لای خوای گەورە خۆشەویست نابێ، بە شیرک شەریک بە خوا بڕیاردان لای خوای گەورە خۆشەویست نابێ، بە تەوحید و یەکخواپەرستی و یەکخواناسی بە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە خوای گەورە نزیک دەبیتەوە، دەبیتە خۆشەویستی خوای گەورە، ئەولیای خوا. کەواتە خۆشەویستان سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەجر و پاداشتێکی گەورەیان هەیە، بە جۆرێک هۆکارێکن بۆ چوونە بەهەشتی ئێمە. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 580 پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ من ثابر على 12 ركعة في اليوم والليلة دخل الجنة. للرواية كتدك للصحيح جامع الصغير هاتو بشمارة 6183 دفرمي من ثابر على 12 ركعة من السنة بنى الله له بيتا في الجنة. هر کسی دوان زرکات نوێژی سنت هەیە پێیان ئەوترێ مؤکەدە، واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئەنجامیانی دا و
و تأکیدیشی کردووە کە موسڵمانان ئەنجامی بدەن. ئەم نوێژە سونەتانە 12 ڕکاتن. هەر کەسێک بەردەوام بێ لەسەریان بە بەردەوامی ئەنجامیان بدا، خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە و لە بەهەشتا قەسرێک و کۆشک و تەلارێکی بۆ دروست ئەکات. ئەها سەیرکە سونەت بەکەم مەزانە، ئەوە پاداشتەکەیەتی. فەرمووی 4 قبل الظهر، پێش نوێژی نیوەڕۆ 4 ڕکات نوێژی سونەت هەیە مؤکدە، وڕەکعەتەینی بعدها، دوانیش دوای نوێژی نیوەڕۆ، وڕەکعەتەینی بعد المغرب، لە دوای نوێژی مەغریب 2 ڕکات نوێژی سونەت هەیە مؤکدە، وڕەکعەتەینی بعد العیشا، لە دوای نوێژی عیشایش 2 ڕکات نوێژی سونەتی مؤکدەمان هەیە، وڕەکعەتەینی قبل الفجر، و پێش ئەوەی نوێژی بەیانیش بکەی 2 ڕکات نوێژی سونەت هەیە. هەر کەسێک ئەم 12 ئەنجام بدا و بەردەوام بێ لەسەری، من ثابر ئەی من حافظە، هەر کەسێ بەردەوام بێ و پارێزگاریان لێ بکات، خوای گەورە دەیخاتە بەهەشتە و لە بەهەشتا کۆشک و تەلاری بۆ دروست دەکات. کەواتە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە، پێویستە ئاگامان لێ بێ لەمەولا. ئەگەر لەمە پێشی کەم تەرخەمیمان هەبووە با ئینشاڵڵا ئاگامان لێ بێت. 2 ڕکات نوێژمانەیە لە پێش نوێژی بەیانی. لە ڕوایەتێکی صحیح مسلم دا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ركعتا الفجر خير من الدنيا وما فيها، ئەو 2 ڕکاتە سونەتەی کە لە پێش نوێژی بەیانیوە دەکرێت لە دنیا و ئەوەشی کە لە ناویە چاکترە. واتە ئەم دنیای من و تۆ چی تێدایە؟ بەقەد ئەو 2 ڕکاتە نوێژە خێری نییە ئەگە بیبەخشیت. قدری ئەو 2 ڕکاتە نوێژەی نییە هەموو دنیا. کەواتە ئینشاڵڵا ئاگات لێ بێ، ئەگەر فریاش نەکەوتی لە دوای نوێژە فەرزەکە پێش نوێژە فەرزەکە بیکەی، ئەوە یا لە دوای نوێژە فەرزەکە دوای زیکرەکان بیکە، یا دوای خۆرکەوتن، هەردووی حەدیثی لەسەرە. بەڵام ئینشاڵڵا بە ئیزنی خوا لە بیرتان نەچێت. بەڵام بەداخەو کەسانێکەیە نوێژە سونەتەکان زۆر بەکەمی دەکەن، و ئەگەر پرسیاریشیان لێ بکەیت چەند ڕکات نوێژی سونەتمانەیە وەڵڵاهی نازانن. بەڵام وەڵای بۆ شتی دنیایی پرسیاری لێ بکە زۆر بەتوانایە. مسلمانە نازان چەند ڕکات نوێژی سونەت هەیە، سونەتەکان چەند ڕکاتن، لە پێش نوێژەکان و چەندێکەیە، لە دوای نوێژەکان و چەندێکەیە، وەڵڵاهی معلوماتی لەسەری نییە بەداخەوە. بەڵام بۆ دنیا عیبی نییە. يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. خەڵکێکی زۆر هەیە بۆ دنیا عیبی نییە، زۆر بەتوانایە، زۆر شارەزایە، بەڵام بۆ قیامەت زۆر بێ ئاگایە. با ئینشاڵڵا ئێمەش لەو کەسانە نەبین بە ئیزنی خوا، بەڵکو لەو کەسانە بین کە ئاگامە لە سونەتەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. نوێژی ترمانەیە پێی دەڵێن چێشتەنگاو، نوێژی دوحا، لە 2 ڕکاتەوە تا 8 ڕکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پاداشتەکەیە دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبە بە ژمارە 320 دەفەرمێ: ومن خرج إلى تسبيح الضحى أي إلى صلاة الضحى لا ينصبه إلا إياه أي لا يخرجه إلا إياه فأجره كأجر المعتمر، وفي رواية صحيحة فهي كعمرة نافلة. هەر کەسێک لە ماڵی خۆی دەرچێت بڕوات بۆ مزگەوت 2 ڕکات نوێژی سونەتی چێشتەنگاو بکات یا زیاتر لە 2 ڕکات، بەڵام دەرچوونی لە ماڵ کاتێکە لە ماڵ خۆی دەرئەچێ بۆ مزگەوت ئەڕوا، یا لە دوکانەکەی خۆیەوە لە بازاڕەوە دێت بۆ مزگەوت لەبەر ئەوەی نوێژی چێشتەنگاو بکات، چونکە فەرمووی دەرچوونەکەی لەبەر نوێژی چێشتەنگاو بێ بۆ مزگەوت، ئەوە خێری عومرەیەکی سونەتی هەیە. هەموو نوێژێکی چێشتەنگاو لە مزگەوتە خێری عومرەیەکی سونەتی هەیە. بۆیە زانایان دەفەرمون نوێژی چێشتەنگاو لە مزگەوتە خێری زیاترە لە ماڵ، بە پێچەوانەی نوێژەکانی ترەوە بەس تەراویحیش وایە، لە مزگەوتە خێری زیاترە. جابرای شیرێنم، تۆ ئەگە 2 ڕکات یا 4 ڕکات نوێژ بکەی چێشتەنگاو، دوایە کە خۆر دەرچوو تۆزێ گەرم بوو هەتا نزیکی نیوەڕۆ دەمێنێت، خێری عومرەیەکی ئەگە لە مزگەوتە بیکەی. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 2349 دەفەرمێ: من صلى الضحى 4 وقبل الأولى أي قبل الظهر 4 بني له بيت في الجنة. هەر کەسێک پارێزگاری بکە لەوەی 4 ڕکات نوێژی چێشتەنگاو بکە ڕۆژانە و پێش نوێژی نیوەڕۆی 4 ڕکات نوێژ بکە کە مؤکەدەکەیە،
ئەوە لە بەهەشتا قەسرێکی بۆ دروست ئەکرێت دەسێری ئەم هەموو کۆشک و تەلارەکە لە بەهەشتا بۆ خۆتی مسۆگەر ئەەکەی بەهۆی جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام هەزار بیدعە بکە بەس تەنها گوناهبار دەبیت بەس تاوانبار دەبی خێرە دەست ناکەی گوناهیش بۆ دەنووسرێ بەڵام سونەتەکان لە خوا نزیک دەکاتەوە دەبیتە خۆشەویستی خوا ئەبیتە ئەهلی بەهەشت چونکە لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بۆ ئینشەڵا نوێژی چێشتەنگاویش ئاگاتان لێ بێ ئەگەر پێتان کرا ڕۆژانە 4 کات نوێژی سونەت بکەن ئەگەر لە مزگەوتا بێ خێری زیاترە ئینشەڵا خێری عومرێکی هەیە ئینشەڵا بە ئیزنی خوا لەبیرتان نەچێت خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە میشکات المەصابیح هاتووە بە ژمارە 1167 دەفەرمێ من حافظ على 4 ركعات قبل الظهر و4 بعدها حرمه الله على النار هەر کەسێ پارێزگاری بکات لە 4 کات نوێژی سنەتی مؤکەدە لە پێش نوێژی نیوەڕۆ و 4ش لە دوایەوە کە دوانی مؤکەدەیە دوانیشی غیر مؤکەدەی پێڵێن هەر کەسێ بەردەوام بێ لەسەری خوای گەورە ئەو ئینسانە حرام دەکات لەسەر جەهەنم بیسووتێنێ خوای گەورە بە جەهەنم دەفەرمێ فڵان کەس لەبەر ئەوی ئەو سونەتەی کردووە جەهەنم مەیسووتێنە ئەوش بە ئەمری خوا ئیش دەکات بە ئەمری خوا خەڵکی دەسووتێنێ بە ئەمری خوا نەبێ هیچ شتێکی پێ ناکرێ کەواتە خوای گەورە حرامی دەکات لەسەر جەهەنم لاشەی کەسێک بسووتێنێ کە ئەو 4 کاتە پێش نوێژی نیوەڕۆ دەکات و ئەو 4 کاتش دوای نوێژی نیوەڕۆ دەکات با ئینشەڵا بەرەو بەهەشتی خوا بڕۆین بە سونەتەکان بە جێبەجێکردن و تاڵبیقکردنیان و ئینشەڵا لە جەهەنمش بە دوور بین هەر بە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام بەداخەو کەسانێک کە دێن بۆ مزگەوت لە جیاتیەوەی خۆیان سەرقاڵکەن بە نوێژ و عیبادەت و سونەتەوە دێن دەمەتەقیەکەن باسی ئیخبارەکەن باسی بوجەکەن باسی نەوتەکەن نازان باس چیەکەن تۆ هاتی بۆ مزگەوت بۆ چی هاتوویتە کاکەکەن مزگەوت ماڵی خوایە ماڵی خوا ئەمە دەمەتەقی چایخانە نییە ئەمە دیوەخان نییە تۆ هاتیتە بۆ مزگەوت یا بۆ مناقەشەکردن و قسەکردن بە خەڵکی بۆ غەیبەتکردنی موسڵمانان بۆ ناشرینکردنی موسڵمانان دیتە مزگەوت و بۆ خۆت نوێژە سونەتەکانت بکە ئەمجا بۆ خۆت دانیشە زیکری خوا بکە قورئان بخوێنە ئەگەر قورئان نازانی خۆ قول والله احد دەزانی قل هو الله احد بخوێنە تا کۆتاییەکەی 3 جا بخوێنە خێری ختمەی قورئانی هەیە چی داوا لە دەمەتەقێ خۆمە چایخانە نییە دیوەخان نییە مزگەوت وڵای کۆمەڵی ڕەفتار ئەبینی لە مزگەوتا کۆمەڵی موسڵمان ئەنجامی ئەدەن سوێن بخوا شەرمەزاریە بۆ موسڵمانانە پیاو لە ڕووی نای باسی بکات یەخ مزگەوتە ماڵی خوایە شەرم بکە لە ماڵی دەسەڵاتدارێکە شەرم ئەکەی لە کابرای دەسەڵاتدار ئێ باشە خوای گەورە لە پێشتریا دەسەڵاتدارێک بۆی خۆشەویستان بەیانی ئەڕۆیتە ژێر گڵەوە بەخوا کەس نییە شەفاعەتت بۆ بکە کەس نییە تکات بۆ بکە کەس نییە فریاد بکەوێ ئیلا ڕەحمی خوا نەبێ پاشان کردەوەکانت کەواتە بینی خۆت و خوای گەورە بە قووت و بەهێز بکە ئەوە بەکەڵکت دێ بە عیبادەت و خواپەرستی و جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم 4 کاتێش ڕا دوای نوێژی نیوەڕۆ بکەن و 4 کات نوێژیشمان هەیە لە پێش نوێژی عەسرەوە لە حەدیثێکی صحیحدا هاتووە کە لە صحیحەیە بە ژمارە 586 پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم رحم الله امرأ صلى قبل العصر 4 ڕەحمەتی خوا لەو کەسە بێ پێش نوێژی عەسر 4 کات نوێژی سونەت ئەکات ڕەحمەتی خوای لێ بێت دەی ئینشەڵا گە پێتان کریا فریاکەوتن بیکەن ئەنجامی بدەن بەڵام 2 کات نوێژیشمان هەیە 10 حەدیث زیاتری لەسەرە لە دوای نوێژی عەسرەوە لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 200 دەفەرمێ نهى عن الصلاة بعد العصر إلا والشمس مرتفعة پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لەوەی دوای نوێژی عەسر نوێژی سونەت بکرێ ئیلا مەگەر کاتێک خۆر بەرز بێ إلا والشمس مرتفعة لا تصلوا بعد العصر إلا أن تصلوا والشمس مرتفعة نوێژ مەکەن لە دوای عەسرەوە ئیلا مەگەر کاتێک خۆر بەرز بێ ئەو کاتێک کە نەهی لێکراوە لە دوای نوێژی عەسر سونەت نەکرێ ئەو کاتێک کە خەریکە خۆر ئاوا دەبێ بەڵام دوای نوێژی عەسر و دوای زیکرەکان هەندێک جار ئەو سونەتە بکەی 2 کات بکەی سونەتە بەڵام کاتی خۆر ئاوا بوون دروست نییە جا ئینشەڵا وی سونەتێکە با ئینشەڵا لە جیاتی ئەوەی گرنگی ئیهتیمام بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بدەین بە فەیسبوک بدەین با ئەوە واز لێبێنین خەریکی نوێژە سونەتەکان بین تەطبیقی بکەین جێبەجێیان بکەین چونکە بەڕاستی مسلمانێکی زۆر هەیە هەتا بەیانی
هەتا پارشێ و هەتاکو دوای نوێژی بەیانی خەریکی فەیسبووکە، خەریکی ئەنتەرنێتە، خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە، بەڵام وەڵای ئاگای لە عیبادەت و شەو نوێژ نییە. لە کاتی شەو نوێژە خەریکی ئیشی خۆیەتی، کاتێککە قسەی لەگەڵاکەی بۆ وا دەکەی ئەڵێ کاتی خۆمە کوژم. باشە کاتی خۆتە کوژی بە چیەوە؟ بە عیبادەتەوە یا بە گوناه و بە تاوانەوە، بە خواپەرستی و شەو نوێژ و زیکرەوە یا بە فەیسبوک و ئەنتەرنێتەوە. کاتی خۆت مەکوژە، ئەو کاتە لە ڕۆژی قیامەتە بەرپرسیاری وعن عموره فيما أفنى. لە ڕۆژی قیامەتە پرسیارت لێکرێت تەمەنەکەت لە چیا بەسەر برد؟ وەڵا خوایە تەمەنەکەم هەمووی کوشت. لە چیە؟ لە فەیسبوکە، لە ئەنتەرنێت و خراپەکاریە، لە فلیمە، لە گۆرانیە، لە مۆسیقا. ئەخر لە قیامەت تۆ بەرپرسیاری بەرامبەری، بەرامبەر بەو تەمەنەی خۆت بەرپرسیاری کە کوشتوتە لە ناوت بردووە لە خۆڕایی و بەتاڵیدا. ئەوە شەیتانەوات لێ ئەکات کاتی خۆت بکوژە، کاتی خۆت بە خواپەرستی و عیبادەتەوە مەشغوڵکە ئینشاءڵڵا، بەڵکو خوای گەورە ڕەحمی لێ بکە ئینشاءڵڵا. یا ربی خوای لە گوناهکارمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بداخل مسلمانێکی زۆر هەیە نوێژە سونەتەکان زۆر بەکەم دەزانن. نوێژە سونەتەکان بەلایەنەوە گرنگ نییە. ئەوەی کە بەلایەنەوە گرنگە ئەمڕۆ چی وڵاتێک خەریکی تۆپێنە، کێ دەیباتەوە کێ چەند گۆڵی کرد، ئەو بەلایەوە گرنگە. ئەوە بەلایەوە گرنگە فڵان کەس لە فریمەکە چی بەسەرا هات، ئەوە بەلایەوە مهمە، کەم نییە. بەڵام کە دێتە سەر نوێژە سونەتەکان و عیبادەتەکان گرنگی پێ نادات. بەلایەوە زۆر شتێکی ئاسایی دەڵێمە سونەتەکەی چێکە، خۆ فەرز نییە. ئەی باشە قەینام هەموو پاداشتێک کە باسمان کرد، خوای گەورە دەتخاتە بەهەشتەوە، خوای گەورە لە بەهەشتا قەسر بۆ دروستەکە، لە جەهەنەم دەتپارێزێ، دەبیتە خۆشەویستی خوا، لە خوا نزیک دەبیتەوە. ئەمە تۆ بەکەمی دەزانیت؟ ئەی تۆ بۆچی دروست کراوی؟ بۆ عیبادەتی خوا، بۆی لە خوای گەورە نزیک بیتەوە، نەک لە خوای گەورە خۆ دوورخەیتەوە. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 1388 ئیمامی ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ: مر النبي صلى الله عليه وسلم على قبر دفن حديثا فقال: ركعتان مما تحقرون وتنفلون يزيدهما هذا في عمله أحب إليه من بقية دنياكم. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم بەلای قبرێکا تێپەڕی تازە دفن کرابوو، ئەو مردووە تازە شاررابووە، قبری تازە دیارە خۆی. فەرمووی دوور کات نوێژی سونەت کە بەلای ئێوە شتێکی کەمە، سووکە، دوور کات نوێژی سونەت کە بە ئێوە بە شتێکی زۆر کەمی دەزانن، بەلاتانەوە بایەخ و نرخی نییە، نەعوذ بالله. بەڵام والله ئەو دوور کاتە نوێژێک کە لای ئێوە نرخی نییە، زۆر گرنگی پێ نادەن، لە هەموو دنیای ئێوە خۆشەویسترە بەلای ئەم مردووە. ئەگەر ئێستا بەم مردووە بڵێ هەموو دنیات ئەوێ یا دوور کات نوێژ، ئەڵێ دوور کات نوێژم دەبێت، چونکە ئەو مردووە دەزانێت قەدری عیبادەت چۆنە، ئەزانێت قەدری نوێژ و خواپەرستی چۆنە. بەڵام من و تۆی تاوانبار و دڵڕق و دڵنەخۆش قەدری سونەتەکانی پێغەمبەری خوا نازانین صلی الله عليه وسلم، هەتا ئەو ڕۆژەی دەمرین. جا ئەمڕۆ قەدری بزانە، دوور کات نوێژ بەلای ئەم مردووە لە هەموو دنیای ئێوە خۆشەویسترە، خۆشەویستتریشە. کەواتە سونەتەکان بەکەم مەزانە، چونکە سونەتەکان خۆشبەختت ئەکات. ئەگەر حەز لە خۆشبەختی و ئەتەوێ مرۆڤێکی بەختەوەر و دڵخۆش بی، سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێکە. ئەگەر دەتەوێت دڵت ئارام بێ، بێگومان پێویستە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ بکەی، ئیسفادە دەکەی، هەم بۆ لاشەی خۆت، لاشت کۆمەڵێک وەرزش دەکەی، کۆمەڵێک عیبادەتی خوا دەکەی، لاشت هەمووی دەجوڵێت، هەمووی حرەکە دەکات، کەواتە تۆ ئیسفادی دنیا و قیامەت دەکەی بۆ خۆت. سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبیر مەکە. ئەویش خەمساردی ئێمە بەڕاستی لە بەرامبەر سونەتەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، هەتا نەمرین قەدری نازانین بخوا. جا بە خۆمان دابچینەوە. سونەتی ترمانەیە پێش نوێژی مەغریب. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحات و بە ژمارە 3791 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی: صلوا قبل المغرب ركعتين، صلوا قبل المغرب ركعتين
لمن شاء لپیش نوێژی مەغریبەوە دوور کات نوێژی سونەت بکەن دوور کات نوێژی سونەت بکەن بۆ کەسێک کە ئارەزووی لەبێ و حەزی پێ بێت ئەمەش سونەتە چونکە بێگومان بين كل أذانين صلاة لبين همو بانغو قامتك نوێژی سونەتەیە ما من صلاة مكتوبة إلا وبين يديها ركعتان همو نوێژێکی فرض لپیش دوور کات نوێژی سونەت هەیە ئەوە دڵنیا بە لەوە مؤکدە بێ یا غیر مؤکدە بێ جا إن شاء الله پێش مەغریب ژەوە سونەتێکە کە لە مزگەوتەکان الحەمدولله ئێستا زیندوو کراتەوە لە زۆربەی مزگەوتەکانە سوپاس بۆ خوا دەکرێ ئەوە سونەتێک کەسێک ئارەزووی لێ بێ دروستە إن شاء الله بیکات بەڵام سونەتی تریشمان هەیە کە مسلمانان لێی بێئاگەن لە حەدیثێکی صحیحدا کە لە ئیڕوا الغەلیلە هاتووە بە ژمارە 407 ئیمامی حوذەیفە رضا ورحمتي خوالي بدا فرمي صليت مع النبي صلى الله عليه وسلم المغرب لقل بيغمري خوادا صلى الله عليه وسلم نيجي مغرب ما انكرت نيجي مغرب ممكن لقل بيغمري خوادا صلى الله عليه وسلم فلما قضى صلاته قام فلم يزل يصلي حتى صلى العشاء ثم خرج دوای کە نوێژی مەغریبمان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیکرەکانی کرد ئەمجا هەڵسا دەستی کرد بە نوێژکردن حتا بانگی عیشایدا لەو بەینە کامل بەڵام دیاری نەکراوە چەند ڕکاتە فلم يزل يصلي بەردەوام نوێژی کرد حتا نوێژی عیشا ئەمەش هەندێک جار بیکەی سونەتە ئەحیانەن هەندێک جار زیندوو کەیتەوە سونەتە بۆیە ئیمامی ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لحديثك صحيح إروى الغليلة هدو بجمارة 469 فرمي قال أنس في قوله تعالى كانوا قليلا من الليل ما يهجعون قال كانوا يصلون فيما بين المغرب والعشاء وكذلك تتجافى جنوبهم عن المضاجع في غمر إخوة صلى الله عليه وسلم لبين مغرب عشاء نيجي كردوه بكاملي حتى نيجي عشاء كردوه باشان درچور بومال رشتو توا إمامي أنس لتفسير آيات فرمي كانوا قليلا من الليل ما يهجعون خواهي قرد فرمي أهلي بهشت متقيكان للشودة بكمي دخون إمامي أنس فرمي صحابة كان بو جورة لو آيات يقشتون كما بستي أو نيوجي بين مغرب عشاء دكريا ويت شو نيوجا كدكريتوا بلام بيني مغرب عشاء أو كسي أو سنة بكا أو آيات دكريتوا بلام ديارين كراو آية دو شوارع شاشة ديارين كراو نوێژی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبەردەوامی و دەفەرمێت سەحابەکانیش لە بینی مەغریب و عیشا نوێژیان دەکرد سنەت بەڵام ئەوەی کە دەڵێن سەڵات الئەوابین 6 ڕکات لە بینی مەغریب و عیشا هیچ ئەسڵێکی نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحە بە ژمارە 703 دەفەرمێ لا يحافظ على صلاة الضحى إلا أواب وهي صلاة الأوابين هیچ کەسێ پارێزگاری ناکە لە نوێژی چێشتەنگاو ئیلا کەسێک نەبێت کە بەردەوام بۆ لای خوا دەگەڕێتەوە وهي صلاة الأوابين نوێژی چێشتەنگاو نوێژی ئەوابینە نەک ئەو 6 ڕکاتەی کە دەکرێت بینی مەغریب و عیشا ئەوە حەدیثەکانی ضعیفە و ئەسڵی نییە دروستە نوێژی سونەت لە بینی مەغریب عیشا بکرێ و حساب شەو نوێژیشی بۆ دەکرێت بەڵام بەو مەرجەی دیاری نەکراوە دوانە چوارە دەیە دیاری نەکراوە چەند توانات هەیە دەتوانی بیکێ بەڵام نوێژێک نەبێت لە کۆڵی کەیتەوە نوێژێکی جوان پەلەمەکە تێدا ئەگەر چەندێ فریاکەوتی بینی مەغریب عیشا نوێژ بکەین انشاءالله بەڵام نوێژی ئاوابین چێشتەنگاوە نەک ئەو نوێژێکە لە بینی مەغریب عیشا دەکرێت نوێژی ترمانەیە کە دەڵێن نوێژەکان دوای مەغریب بە هەمان شو دوور کاتێ باسمان کرد لە پێشەوە کە سونەتی مؤکدەیە لە پێش نوێژی عیشاش دوور کاتەیە چونکە لە بینی هەموو بانگ و قامەتێکا دوور کاتەیە و لە دوای نوێژی عیشاش دوور کاتمانەیە مؤکدە و دوانی تریشمانەیە لە حەدیث هاتووە لە صحیح تەرغیبە غیر مؤکدەیە ئەتوانی دوو بکەی دوای عیشا ئەتوانی چوار بکەی بەڵام نوێژی تریشمان ماوە ئاخر نوێژ کە باسی دەکەین چونکە نوێژە سونەتەکان زۆرە وەکو نوێژی خۆرگیران و مانگیران وەکو نوێژە بارانە کۆمەڵی نوێژی سونەتی بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە پێویستمان پێیتی ڕۆژانە باسمان کردووە آخر نوێژ شەو نوێژ کاتێک کە دەیکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 569 دەفەرمێ وصلوا بالليل والناس نيام تدخل الجنة بسلام کاتێک کە خەڵک خەوتووە ئێوە شەو نوێژ بکەن بە سەلامەتی و بە بێوەی بەبێ عەزابی خوا بەبێ سزای خوا دەڕۆنە بەهەشتەوە شەو نوێژ کە سونەتێکە لە سونەتە گەورەکان
هۆکار و سەبەبێکە بەویستی خوا بۆی کە بڕۆینە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتی خوای گەورەوە. جا ئینشاءڵڵا دایک و باوکەکان با ئاگایان لە منداڵەکانی خۆیان بێت، نصیحەتی منداڵەکانی خۆیان بکەن لەسەر سونەتی پێغەمبەری خوا بن صلی الله علیه وسلم. با ئاگایان لێ بێ منداڵەکەت هەتا پارشیەوە تا بەیانی خەریکی فەیسبووکە ئەی نابێ بڵێ ڕۆڵە گیان تۆ خەریکی چیت، بەس بڕۆ لای فەیسبووکەی بزانە فەیسبووکی داناخات، بزانە ئێڵە تۆ تەماشای بکەی. بۆیە با لە خوا بترسین، نصیحەتی ماڵ و منداڵمان بکەین، ئەوەندە خەمسارد نەبین بەرامبەر بە منداڵەکانی خۆمان، بەرامبەر بە کەسوکاری خۆمان هەڵدێن بەویستی خوا بەردەوام نصیحەتیان بکەین، بەڵکو خوای گەورە هیدایەتیان بدە ئینشاءڵڵا، بەڵکو خوای گەورە بەختەوەریان کات. با لەسەر سونەتی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم. بۆی ئیمامی ئەحمەد دەیفەرموو إني لأرى الرجل يحيي شيئا من السنة فأفرح بي. من كاتك مسلمانك دبينم لسا السنة سنتك للسنة كان زندو دكات وزور ظلم بي خوش بي بخوا إيمش ظلمان خوش بوي خومانو إيوش سنة كان زندو بكنوا سنة كان خوش يستقى صلى الله عليه وسلم. أو كاتا إن شاء الله بختور دبن قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. پیغمبری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە فەرمانی پێ دەکات، پێی دەفەرمێ ئەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە خەڵکی ڕابگەیەنە ئەگەر پێتان خۆشە، ئەگەر دەتانەوێ خوای گەورە خۆشتانی بوێ، ئەگەر ڕاستەکەن لەوەدا کە خوای گەورەتان خۆش دەوێ، شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله علیه وسلم، شوێنی سونەتەکانی بکەون، ئەو کاتە خوای گەورە ئێوەی خۆش دەوێ و دەشتان خاتە بەهەشتەوە لە گوناهەکانتان خۆش دەبێ، کەواتە بەختەوەری ئێمە، سەربەرزی ئێمە، سەرفرازی ئێمە لەوەدایە کە شوێنی سونەتەکانی پێغەمبەری خوا بکەوین صلی الله علیه وسلم. جا ئەوەی کە سونەت بوو جێبەجێکە، بۆ نمونە سیواکە، السیواک مطهرة للفم مرضاة للرب. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم سیواک هەم دەم پاکەکاتەوە، دەمودگان هەم دەبێتە هۆی ڕەزامەندی خوا لێت ڕازی ئەبێ، دەیسە هەموو پاداشتەکە. بەهۆی جێبەجێکردنی سونەتەوە خوای گەورە دەتخاتە بەهەشتەوە، خوای گەورە لە جەهەنەم ڕزگار دەکات، خوای گەورە لە خۆی نزیک دەکاتەوە، خوای گەورە تۆی خۆش دەوێ، خوای گەورە لێت ڕازی ئەبێ. بەتەمای چیت؟ ئێمە بۆچی خۆمان ماندوو دەکەین؟ بۆی خوا لێمان ڕازی بێ، بڕۆینە بەهەشتەوە لە دۆزەخ بە دوور بین، دەی ئەگەر پێمان خۆشە با لەسەر ڕێگایکی ڕاست بین، اهدنا الصراط المستقیم، داوای ڕێگای ڕاست دەکەین لە خوا، خوای هیدایەتمان بدەی بۆ سەر ڕێگای ڕاست. پێویستە ئینشاءڵڵا بزانین ڕێگای ڕاست تەوحید و سونەتە، یەک خوا بپەرستی بە تاک و تەنها، شوێنی ڕاستەقینەی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله علیه وسلم، ئەوە ڕێگای ڕاستە، غەیری ئەوە هەمووی چەوت و چێڵ و لارە، ئەوەی لەسەر شیرک و بیدعە بێ لەسەر ڕێگای ڕاست نییە، ئەوەی لەسەر تەوحید و سونەت بێ ئەوە لەسەر ڕێگای ڕاستە ئینشاءڵڵا. جا با ئینشاءڵڵا بە خۆمان دابچینەوە، ئاگامان لە خۆمان بێ و ئاگامان لە قەبر و قیامەتی خۆمان بێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات